بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی گفتوگۆ هاتمە خزمەتیەوەی ئەز و خۆشەویست بەڕێزان تەوەری ئەماڵقەی بەرنامەی گفتوگۆکردنە سەبارەت بە ئەرک و ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگەدا. ئەرکەکانی ئافرەت لە کۆمەڵگەدا چین؟ لە ڕابردوودا ئەرکی ئافرەت لە کۆمەڵگەدا کۆمەڵێک ئەرکی دیاریکراو بووە، بەڵام لە سەردەمی تازەدا ئەرکی ئافرەت کۆمەڵێک زیاتر بووە لە پاڵ ئەرکی ماڵەوەیدا کە ئەرکی پەروەردەکردنە، کۆمەڵێک ئەرکی ئیداری و ڕۆتینی لە شانبەشانی پیاوان لە دەرەوە لە ئێستادا جێبەجێ دەکات. ئایا ئافرەت لەم سەردەمەدا تا چەند توانیوێتی کە ڕۆڵی خۆی بژێڕێت لە هەڵسەنگاندن یاخود هاوسەنگکردنی ئەم دوو ئەرکە؟ ئافرەت لە ئەرکەکانی خۆیدا لە ئێستادا لەکوێی هاوکێشە و مەعادەلەکاندایە؟ لە ئێستادا ئافرەتان لەکوێی هاوکێشە سیاسیەکاندان لە پرسە کۆمەڵاتیەکاندا تا چەند ڕۆڵی ئافرەت هەیە؟ لە ڕابردوودا ئافرەتان چ ڕۆڵێکیان لە هەموو بوارەکان لە بواری سیاسی ڕامیاری لە بواری ئەدەبدا بەگشتی گێڕاوە، لە ئێستادا بەگشتی ئافرەت لە کوێی هاوکێشەکاندان گفتوگۆ دەکەین لە سەرام بابەتە بە میوانداری هەریەکە لە بەڕێزان خەدەم خێر عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی، هەروەها نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان. سپاس بەخێر بێن. نەجیبە خان بە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بچینە ناو تەوەری بەرنامەکە. ڕۆڵی ئافرەت بەگشتی لە کۆمەڵگەدا چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتەوە و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی. بێگومان ئافرەت وەکو بەشێک لە کۆمەڵگا، ینی کاتێک کە باسی لە کۆمەڵگاکەی بە شێوەیەکی گشتی لە دوو ڕەگەز پێکاتوە ئافرەت و پیاو. اینجا لە ڕۆڵی ئافرەت هەمان ڕۆڵە کە پیاو ئەیبینێ، بەڵام بە جیاوازیەک لە دابشکاری لە ئەرک و وەزیفەکانە. ئەگەرنا ئافرەتی ژۆک و پیاو هەمان ڕۆڵی هەیە و کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان لە کۆمەڵگەیەوە، دەبێ بۆ ڕۆڵی خۆشی هەستێ. هەر کاتێک ئافرەت نەیتوانێت بێ بۆ ڕۆڵی خۆی هەستێەوە یاخود کەم تەرخەمی کرابێ، جا ئەم کەم تەرخەمێ لە لای خۆیەوە بێ ئافرەت و یاخود بربەستی بۆ دروستکرابێ و نەهێڵرابێ بە ئەرکی خۆی هەستێ، بێگومان لاسەنگی دروست بووە لە کۆمەڵگەیە و نەتوانراوە کۆمەڵگەیەکی تەندروست و پێشکەوت و بە ئاراستەیەکی تەندروست تا بڕوات دروست بکرێ. بۆیە ڕۆڵی ئافرەت کەم نییە لە کۆمەلگاوە، هیچ کات لە ڕۆڵی پیاو کەمتر نییە، بەڵام ئەو جیاوازیەکە هەیە لە دابشکاریە لە ئەرک و وەزیفەکانە. بەڵام لە ئێستاە لە بەگشتی لەم دابشکاریەدا ئافرەتان ئێستا ڕازین لەو پشکەی کە بەشداریان پێدەکرێت لە زۆربەی کایەکانی ژیاندا، لە سیاست، لە کارژێڕی، لە هەموو ناوەندەکاندا؟ واتە هاوسەنگی ڕاگیراوەوەی کە بەڕێستان باسی دەکەن خۆی حاڵەتی تەندروستەوەی کە ئەو هاوسەنگی هەبێ، بەڵام بەداخەوە ینی لە ئێستاە ئەو هاوسەنگی ئێمە لێ ڕازینین وەکو ئافرەتان، هەرچەنە هەنگاوی باش بڕاوەوە پێشکەوتنێکی بەرچاو دیارە لە ڕۆڵی ئافرەتانە لە ناو کۆمەلگا لە هەموو کایەکانە، بەڵام بەڕاستی لە ئاستی تەموحی ئێمەی ئافرەتانانیەوە نەتوانراوە ئەو هاوسەنگی ڕابگیرێ لەو بوارەی کە وەکو چۆن ئەو دەرفەتانە لە بەردەمی پیاوە هەیە بۆ ئەوی کە بە ڕۆڵی خۆی هەستێ ئەو دەرفەتانە کەمتر لە بەردەمی ئافرەتا هەیە. قەدەم خێرخان دێمە لای بەڕێستان، ئافرەت لە ئیسلامدا پێگەی چییە؟ چۆن دەڕوانێتە ئافرەت بەگشتی ئاینی پیرۆزی ئیسلام ئەم ڕۆڵانی ئەمڕۆ کە بە ئافرەت دەدرێت لە کایە سیاسیەکاندا، لە کایە حکومڕانیەکاندا، لە کوێی ئیسلامدا جێگەی دەبێتەوە؟ بەگشتی ئەمە شتێکی نامۆن بە ئیسلامیان نەخێر لە سەردەمی پێغەمبەر وە لە سەردەمی مێژوو قۆناغا جیاوازەکانی کە تاوەکو ئێستاش هاتووە، بەڵێ ئافرەت لە هەموو کایەکاندا بوونی هەبووە. بەڵێ بەناوی خۆی گەورە دیارە باوڵێن پێگە و ئەرک و مافی ئافرەت لە ئیسلامدا بابەتێکی گرنگە. ئێمە سەرچاوی سەرەکی لایەنی پیرۆزی ئیسلامدا وەکوەزانین دەقە شەرعیەکان ئەوەی کە زۆر زۆر ئەتوانین قسەی لەسەر بکەین ئاەتەکانی قورئانە کە لە زۆر شوێنە ئەتوانین بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی زۆر گشتگیر و زۆر یعنی بۆ چونکە بۆ هەموو سەردەمەکان هاتۆ تا کۆتایی دنیا خی پەروەردگار وای داناوە هەموو شتەکان زۆر بە جوانی تیا ڕوون و ئاشکرا باس کراوە. ئەجا ئەرک و ڕۆڵ و بەرپرسیارەتی ئافرەتیش لە ئاینی پیرۆزی ئیسلامدا
زۆر بە گرنگی باسی لێکراوە توانین بڵێن لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرەتان بە هاوتای پیاوان یعنی یەکسانن لەگەڵ پیاوانە هاوتای پیاوانن النساء شقائق الرجال لە ئاەتی قورئانیشا بە هەمان شێوە خوای پەروەردگار باس دەواکە کە ئافرەتان و پیاوان لە خوای پەروەردگار دروستی کردوون باسی زەوجەی نەکا ئێمە دوو هاوتای یەکترمان دروست کردووە کە بە زەوجەی ناویانە بە واتە پیا و ئافرەت دوو توخم و دوو ڕەگەزن بۆ تەواوکردنی کۆمەلگا ئەمە تێڕوانینی ئافرەت لە دینە بەم شێوەیە و ئەتوانین بڵێن ئەوەی کە زۆر یعنی شانازی پێوە بکەین ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە وەکو کەسانێک کە هەڵگیری بیری ئیسلامین بازەوە بکەین کە لە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئافرەت توانیوێتی ئازادانە بەپێی ئەوەی کە ئینسان لە دیدی قورئانە و لە دیدی دینەوانێ وەکو ئینسان مامەڵەی لەگەڵ کرێ جا چ پیا و بێت چ ئافرەت جیاکاریەک نییە لەو ڕۆوانێکە مامەڵەیەکی ئینسانیانەی لەگەڵ کرێ وەکو ئەوە سەیری بکرێ و کاتێک کە بەشداریەکە لە کایە کۆمەڵایەتی و کایە سیاسیەکان وەکو پرسیارێک دێسا ئایا لە ئیسلامدا ئەمە چۆن جێ بێتوانێت بە دڵنیاییەوە ئەوە ئیسلام بوو لە سەردەمێکا کە ئافرەتان زیندە بەچاڵەکران و لە زۆربەی حەزارەتەکانی ئەو سەردەمەدا کە ئەوەی ئێمە باسێکین باسی 1400 ساڵ پێش ئێستا کە ئافرەتان بەو شێوەیە هیچ ئەرک و ڕۆڵ یعنی ئەویان پێ تەنها ئەرکیان لەسەرشان بۆ مافیان نەبووە و بەشداریشان بە ئاستێکی لاواز وەکو پلوەدوویان وەکو کەسێکی ناتەواو کەسایەتێکی ناتەواو سێریان بەڵام ئیسلام کردنی بە خاوەن پێگە و کەسایەتی خۆیان و هاوتای پیاوانی کردن لە هەموو با بڵێن بابەتەکانی ژیاندا لە عەقیدە لە لە ئیمانهێنانە لە بەجێبەجێکردنی ئەرک و بەرپرسیارەتەکانە بەرامبەر خۆ بەرامبەر خەڵک ئافرەتان و پیاوان یەکسانن لە لای خوای پەروەردگار تەنها جیاوازیە بڵێن ڕەگەزیەکە کۆمەڵ ئەرکی جیا کردوێتەوە کە ئەرکی پیا ئافرەتانە و کۆمەڵی ئەرکیشی بەپێی ئەوە داوە بەسەر پیاوان ناگینا هیچ جیاوازێکی لە دیدی ئاین کە هێزە ئیسلامیەکان یاخود ئەو هێزانەی کە ئایدۆلۆژیایەک و باگراوندێکی ئیسلامیان هەیە کە زۆر جار باس لە پرسی بەشداری پێکردنی ئافرەتان لە کە سیاسی و کۆمەڵاتیەکان دەکەن و شیعارەکان بەرزەکەنەوە ئەمانە بناغەیەکی قوڵی هەیە و ئەوان پشت بۆ مێژوە دەبەستن کە تەنانەت خێزانی خودی پێغەمبەر درودی خوا لەسەر بێت ئەویش کاری تیجارەتی کردووە لە ڕابردووی مێژووی ئیسلامیدا حتمما مچینێکی بەهێزی هەیە بە دڵنیاییەوە کاکارزان ئێمە ئەوەی کە بڵێن ینی ئەوەی شانازی پێوەکەین هەر ئەوەکو باست کرد هە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خێزانی پێش ئەوەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک بۆ تیجارەتی کرد بەڵام بەشداری لە ژیانی پێغەمبەری خوا لە بەشداری لە کایی سیاسی و کایی کۆمەڵایەتی و بانگوازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەک هەر حەزرەتی خەدیجە یەکەم خێزانی بووە لە دوای ئەویش کە وەفات دەکات حەزرەتی عایشە یەکێکە لەو ئافرەتانی کە لە هەموو بڵێن کۆمەڵگەی ئیسلامیە ناوبانگێکی تایبەتی هەیە 1400 حەدیث لە شوێنێکە لە چەندین شوێنە باسەکە یعنی کەسێکە لە هەمووان زیاتر فرمودەی لێگەڕاوەتەوە و شارەزایەکی باشی زۆربەی سەحابەکان کە قەزەیەکە لیان گیراوە یعنی شارەزای بابەتەن و گەڕانەوە بۆ ئێگلاکردنەوەی بۆ لای حەزرەتی عایشە جگە لەویش خێزانەکانی کەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشداری سیاسیان هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چوونە دەرەوەی بۆ ناو خەڵقیە و تایبەتی لە چوونی بۆ غەزاکان بۆ بەسەرکردنەوەی شوێنەکانە هەر جارێ خێزانێکی لەگەڵ خۆی بردووە بۆی بەشداری ئافرەتان دیار بێ غەیری ئەمە لە بەیعەتدانا کە یەکێکە لە کایە سیاسەکانی ئەو سەردەمە لە یەکەم بەیعەتی کە بە پێغەمبەری خوا دراوە صلی الله علیه و سلم ئافرەتان بەشدار بوون فەرمیێ جیاوازەکە بۆ ئافرەتان تەوقیان نەئەکرد تەنها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە قسە لێگەڵاکردن بەیعەتی لەوەرگرتن پیاوان تەوقەشیان لەگەڵ پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم واتە ئافرەتان لە هەموو کایە سیاسی و کۆمەڵایەتیەکانە لە سەردەمی هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشداریان هەبووە یەکێک لە گەورەترین و دیارترین ئەو بابەتانە مەسەن بەشداری نوێژی جەماعەت کە یەکێک بۆ لە کۆبوونەوە گەورەکان حەج کە یەکێک بۆ لە کۆبوونەوە گەورەکانی مسلمانان بە هەمان شێوە ئافرەتان وەکو پیاوان تیا بەشدار بوون کەواتە ئافرەت لە سەردەمی پێغەمبەرەوە لەو کاتی کە ئەم ئایدۆلۆژیا ئاسمانیە گەشەی کرد و هاتووەتە ناو کۆمەڵگەی مرۆڤاتی تاوەکو ئێستا لە هیچ کایەکی ژیاندا نەبڕاوە و شانبەشانی پیا و هاتووە نەجیبە خان ئەگەر بێت و ڕۆڵی ئافرەت لە ناو بۆعدێکی جوگرافیدا لە هەرێمی کوردستان بە بچووکی تیشکی بخەینە سەر لە ڕابردوودا لە دوای 92 کە حکومەت و پەرلەمانی کوردستان دامەزراوە ڕۆڵی ئافرەت لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا چۆن بووە ئایا ئافرەت ئەو بەشداری و ئەو ئیشتراکە حەقیقی کە پێویست بووە لە دەوڵەتداری و لە حکومەتداریدا ئەم بەشداری پێکراوە خۆی لە دوای ڕاپەڕینی گەلی کوردستان لە باشوورەوە دروستبوونی حکوومەتی خۆماڵی لە هەرێمی کوردستان و دروستبوونی پەرلەمان و ئەم کایانە بەڕاستی لە سەرەتاوە ئافرەت زۆر بە کەمی بەشداری پێکراوە هەر بۆ نمونە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە لەبەرەوەی کە بە یاسا کۆتان نەبووە بۆ ئافرەتان و ئافرەتان کاتێک کە بەشداریان پێکراوە لە 100 ئەو کاتە 100 ئەندامی پەرلەمان بووە
نۆ ئەندام ئافرەت بووە کە ئەویش ئەو ئافرەتانە بوون کە لە ناو حیزبەکانە پێگەیەکیان هەبووە بەشداریان پێکراوە. بەڵام بەڕاستی لێرە ینی پێویستە ئاماژە بۆ بدەین کە لە سەرەتای دروستبوونی ئەو حکومڕانیەوە یاخود بڵین لە دوای ڕاپەڕینەوە هەر لە ڕێ حیزبەکانەوە ڕێکخراوی زۆری ئافرەتان دروست بوون. ئەم ڕێکخراوانە ڕۆڵی زۆر گەورەیان هەبوو، ڕۆڵی کاریگەریان هەبوو لە هێنانە پێشەوەی ئافرەتان بۆ ناو کایە سیاسەکان و بۆ ناو کایە کۆمەڵایەتیەکان کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوە پیشەیەکان خۆیانە بینێ. ینی ئافرەتان بە جوهدی خۆیان بە هەوڵ و تێکۆشانی خۆیان توانیان بێنە پێشەوە و تا ڕادەیەک هەنگاوی باش بنێن بۆ ئەوی کە بەشدار بن لە کایە سیاسەکان و کایە کۆمەڵایەتەکان و هەموو ئەو کایانی تر کە هەبوو پیا و بەشداری تیاکردەوە. بەڵام ئەگەر بین ینی بەراورد بەو ماوە زۆرەکە ماوەی 27 ساڵە بەڕاستی لە ئێستا ئێمە ڕازینین لەو ئەدایە لەبەرەوەی کە لە سەرتاوە بە هەنگاوی باش هات و ئافرەتانی زۆر باش دەرکەوتن. بەڵام ئەبوایە ئێستا لە گەشەکردنێکی زیاترا بواە، ئەبوایە ئێستا ئافرەتان بە جۆرێک بوونایە کە بوو خۆیان بچوونایەتە ئەو پێگانەوە. ئێمە ئێستا لە پەرلەمانە بە کۆتا ئافرەتان ئەچێت، یعنی زۆر بە ڕێژەی کەم ئافرەتان بە دەنگی خۆیان ئەچنە پەرلەمانەوە. دوای ئەوە تاوانەکە نەجیبەخان تاوانەکە لە خودی سیستەمەکەدا یاخود تاوانەکە لە خودی پیاودایە کە ناوێت بەشدارێکی واقعی بە ئافرەتان لە کای سیاسیدا بە تایبەت و کای حکومڕانیدا بکات یاخود لە خودی ئافرەتان خۆیاندایە کە خۆیان نانەوێت بۆ پێی کە سەرەتا بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە لە خولەکانی سەرەتایی پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان دەبینین کە ڕێژەیەکی یەکجار کەمی ئافرەتان تێیدا بەشدارن، بەڵام ڕێکخراوەکان کاریان لەسەر کردوون تاوەکو زیاتر بەرەو پێچن. لێرەدا پرسیارەکە ئەوەی ئافرەتان خۆیان نانەوێت بێنە پێشەوە یاخود وە متمانەن بە توانەکانی خۆیان نییە یاخود ئەوە تا بەشداریکی فعلیان پێ ناکرێت. ئەتوانین بڵێن هۆکارەکان ینی زیاتر لە چەند هۆکارێکە، ینی ئافرەتان خۆیان هۆکارێکن یەکێکن لە هۆکارەکان نەک هەموو هۆکارەکە بن. ئافرەتانیش خۆیان وەکو پێویست بەڕاستی نایەنە پێشەوە و برە و بە توانەکانی خۆیان نادەن و ینی نایەنەوێت ڕۆڵێکی ڕاستەقینەی خۆیان ببێنن و بە شتێکی کەم ڕازیە بن مەسەلەن لە شوێنێکا کە پۆستێکیان پێ بدرێ. بەڵام هۆکارە سەرەکیەکە بەڕاستی تێڕوانینی دەوروبەرە هەم کۆمەلگاوە هەم بە تایبەتیش پیاوان بۆ ئافرەتان، چکە بۆ نمونە ئێمە وەکو ئاماژەم پیا لە پەرلەمانە لەبەرەوەی کە ڕێژەی کۆتا هەیە و بە یاسا چەسپێنراوە ئافرەتان بەشداری پێکرێ و بەو ڕێژێژ ئەچناوێ. بەڵام لە دەسەڵاتی جێبەجێکردنە تا ئێستا یعنی ئافرەتان نابینین کە بە ڕێژەیەکی بەرچاو هەبن. هەر بۆ نمونە ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ینی ئەو ئافرەتانی کە تقریبا 34 ئافرەت لە پەرلەمان هەبوو، یعنی پێداگیری زۆرمان کرد، جەختمان کرد لەسەرەوەی کە ئەبێ کە کاتی حکوومەتی کابینەی هەشتم پێک دێ ڕێژەیەک ئافرەتی تیاابێ، یعنی بە پێداگیری بە زۆر هەر چەنە دوای ئەوە ینی ئافرەتانی ناو پەرلەمان بڕیارماندا دەنگ نەدەین بە کابینەکە ئەگەر ئافرەتی تیانە بێت تەنها یەک ئافرەت دانرا، یعنی بە وەزیر لە کابینەی هەشتەما. دوای ئەوە ئێمە بە یاسا لە یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی بە یاسا چەسپانمان ئەبێ ڕێژەی ئافرەتی تیاابێ، یعنی بەو شێوازە ئەبێ بە یاساوە یاخود بە زۆر ئەوە بچەسپێنی ئەگەر نە ئافرەتان بە حەقی خۆیان ناچنە پێشەوە. ئەمەش دەکرێت بڵین جۆرێک لە ستەم لە ئافرەتان دەکرێت بە دڵنیاییەوە ستەمی لێ ئەکرێت لەبەرەوەی کە بە تایبەتی لە پۆستی باڵاوە لە ناوەندی بڕیارە ئافرەتان ڕۆڵی زۆریان هەیە، یعنی کا کارزانانی ئەمە ئەگەر دقت بین لە هەموو دایرەکانی حکوومەتی هەرێمە لە مەکتەبەکانە لە قوتابخانەکانە تەنانە لە زانکۆکانیشە ڕێژێکی زۆر باش لە ئافرەتان هەیە، لە مامۆستای زانکۆ، لە کارمەند، لە مۆزەف، لە مامۆستای قۆناغەکانی تر، لە هەموو شوێنەکانە ئافرەت توانیوێتی ڕۆڵی. بەڵام لە شوێنێک کە ناوەندی بڕیار بێ سیرەکەی زۆر بەدەگمەن ڕێگای بۆ ئافرەتان پێتان وایە ئەمە ئەم قەستە و بەدەستە کە نانەوێت ئافرەت لە پێگەی باڵادا لە شوێنی بڕیاری باڵادا پێگەی هەبێت و ڕۆڵی هەبێت بە دڵنیاییەوە، ینی خۆ ئەمە بە ئەوە نییەکاندنی ئەمە ئافرەتان چیان کردووە ئەم ڕێکخراوانەی تایبەتن بە ئافرەتان و ئەم سیاسیانەی کە چوونەتە ناوەندی باڵایی وەکو دەستگای تەشریعی پەرلەمان وەکو بەڕێستان و ئەوانی تر بەگشتی چیتان کردووە؟ تەنها ناڕەزاتیتان دەڕبڕیوە یاخود هەوڵی جددی هەیە بۆی کە بەشداری فعلی تر بە ئافرەتان بکرێت؟
لە ئاستی باڵادا بەڕاستی هەوڵەکان ئەبێ لە شوێنێک کابێکە جێگە بگریانی لە شوێنە کابێکە ناوەندی بڕیار بێەوە کاتێ بڕیارێک لەوێەوە دەرەچێ کاری لەسەر بکرێ بۆ نمونە پەرلەمانێکێکە لەو شوێنانەی کە کاتێک شتێک بە یاسا یاخود بە بڕیار دەرئەچێ ئەمە حکوومەت ئیلزامەکە بەوەی کە جێبەجێ بکە ئەگەرنا ئافرەتان لە دەرەوەی یاساوە یاخود لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی حکوومەت ناوەندی باڵای ئافرەتانی سەرکردە لە حیزبە سیاسیەکان هەیە یعنی ئێستا تۆڕێک هەیە بەو ناوەوە کە ئافرەتانی سەرکردەی حیزبە سیاسیەکان ناوەندێکیان دروست کردو و کار لەسەر ئەو بابەتانە ئەکەن ینی بەردەوام کۆنتاکتیان لەگەڵ حیزبەکان هەیە لەگەڵ سەرکردەی حیزبەکان هەیە بەوەی کە ڕێگە بۆ ئافرەتان خۆش بکەن بۆی بێنە پێشەوە یعنی ئافرەتان بەڕاستی لەبەرەوەی کە لە ڕابردووە ڕێگەیان پێنەدراوە یاخود جۆرێک لە جیاوازی کراوە جیاوازی ڕەگەزی کراوە لە بینی ئافرەتانە کە ئافرەت و پیاوە یعنی وای کرۆ ئافرەتانیش خۆیان جۆرێک لە چۆن بڵێ ینی جورئەتیان بۆ دروست نەبووە مەسەرەن ینی هەیە ناڵێم نییە بەڵام لەو ئاستەیانەیە کە ئافرەتان بتوانن ینی بە شێوەیەکی بەرچاو بێنە پێشەوە بۆیە ئەمانە هەمووی پێویستی بە ئیشکردنە وەکو ئاماژەم پێدایمە لەم خولەی پەرلەمانکەوا کۆتایی هات چەند پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەوەی کە ئافرەتان بەشداریان پێ بکرێ بۆ نمونەیەکێک لەوانە پرۆژەی بەشداری پێکردنی یان ڕێدانانی ڕێژەی کۆتا لە ناوەندی جێبەجێکردنیشە ئەمانە ئەگەر ئیشی لەسەر بکرێ لە ئێستایمە پێویستمان بۆیە کە بە یاساوە یاخود جۆرێک لە ئیلزامکردن ڕێگە بۆ ئافرەتان بکرێتەوە ئەگەرنا بەخۆشی خۆیان بەڕاستی نە حیزبەکان و نە حکوومەت ڕێگە نادەن باشە نەجیبەخان قەدەم خێرخان دێمەوە لای بەڕێستان نەجیبەخان باسی لەوە کرد کە بۆی ئافرەت لە ناوەندی باڵاتردا ببیندرێت لە پێگەی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێویستە ئافرەتان جورئەتی زیاتریان هەبێت وە ناوەندەکانی تەسقیفکردنی ئافرەتان و ڕۆشنبیرکردنی ئافرەتان زیاتر بکرێت سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چیە پێتان وایە کە ئافرەتان لە ڕووی ڕۆشنبیری سیاسی و کایەکانی حکومداری لەو ئاستەدانین یاخود نەخێر تۆش هەمان سەرنجی ئەوتان هەیە لەلاەن ڕەگەزی بەرامبەرەوە نانەوێت بەشداری فعلی هەبێت کاکەرزان من لەگەڵ هەندێک لەو شتانەیە کە نەجیبەخانوتی هاوڕام کاریگەری ئەوەش هەیە ئێمە لە کۆمەڵگەیەکین ئەکرێ بڵێن کاریگەریەکی کەلتوری لەسەر بیر و بۆچووی ناو کۆمەڵگا هەیە هەم تێڕوانینی کۆمەڵگە بەگشتی بۆ توانە و ئەدای ئافرەت هەم چوونە پێشەوە و بەتوانە یعنی بەشداری سیاسی ئافرەتیش چکەمە بەڕاستی بوونی ئافرەت لە ناوەندەکانی بڕیارە پەیوەندی بە بوونی ئافرەتە هەیە لە ناوەندە باڵاکانی چکە ئێمە بڵێن نەڵێن کۆمەڵگەیەکی با بڵێن بە ئالۆزی و کێشە و گرفتی زۆر ئاڕۆنەوە حیزبەکان ئێستا تەحەکومەکەن بە وەزعەوە کۆمەڵگەیەکی بە تەواتی مەدەنی بین و هەزاری بین و خەڵک سەیری ئەدا و توانە و ئەمانە بکە ئەوە نییە کۆمەڵگەیەکی سیاسی کۆمەڵی کێشە و ئالۆزی هەیە گرفت هەیە لەم سراعەتە ئافرەت کەمتر وجودی هەیە ئافرەت دائما لەگەڵ مەیلانی لەگەڵم حاڵەتەنیەوە لەو ناوەندی بڕیاری حیزبەکانیشە وجودی ئافرەت کەمە من ئەو کاتە لە یەکێ لەو پرۆژانەی کە تەقدیممان کرد لە ڕێکخراوی خۆمانەوە باسمان لەوە کرد کە بە ئافرەتان لە ناوەندی سەرەوەی حیزبەکانە لە مەکتەب سیاسی حیزبەکانە لەو شوێنانەیە بەشداریان لەسەر زۆر بێت لە هەموو حیزبەکانە ئەم ڕێژەیە ینی ئەو حاڵەتار هەیە لە هەموو حیزبەکانە لە خوارەوە ئاستێکی زۆری ئافرەت ڕێژەیەکی زۆری ئافرەت هەیە بەڵام کاچێتە ناوەندەکانی سەرەوە ڕێژەی ئافرەت کەمە خۆشبەختانە ئێستا بەپێی توێژینەوەکانیش کە لە کوردستانە کرێت حیزبە ئیسلامیەکان ئەم بربەستیان تۆزە زیاتر بڕیوە ئافرەت لە ناوەندەکان یعنی لە مەکتەب سیاسی حیزبەکانە لە سەرکردایەتی حیزبەکانە بە ڕێژەیەکی بەرچاو و دیار دەستی پێکردووە بوونی ئافرەت لەم ناوەندانیا و بەرقەرار یعنی ئەتوانین بڵێ دەرخستنی ئەو کەفاءەت و توانایی کە تیانە هۆکارە بۆ ئەوەی ئافرەت لە ناوەندەکانی بڕیاری حکوومەت و دەوڵەتی شاهبێت چونکە تۆ کاتێک لە حیزبەکان سیاست داڕێژن لە وڵاتەیە ئەو هەموو شاڕ و ئاژا و کێشمە کێش مسڕعەیە لەسەر دەستکەوتنی دەسەڵات هەموو جارێ کۆمەڵە گرفت لە پێکێنانی کابینەکە هەیە بەدڵنیایەوە کێ سەرەکەیە بۆ ئەم پۆستانە کەسانێک کە لەو ناوەندە بەهێزانی بڕیارە و دەرەقەتی ئەو سڕعە بن بە ئەو کارەکەی من بە زۆری لەو حاڵەتە بینم کە بەشداری لەو ئاستانیەوە بێ ئەم حاڵەتە لە قەرار یعنی لە پەیڕەوی حیزبەکانە چارەسەر کرێت سەرنجێکی لەسەرەوەی کە ئافرەت لە پاڵ کای سیاسیەکە لە پاڵ ئەو کانی کە لە دەرەوە کە شان بەشانی پیا و کار دەکات لە هەمان کاتدا هەمان ئەم ئافرەتانە لە ماڵیشەوە پەروەردەکاری منداڵن و ئەو ئەرکانی کە لە سەرشانێتی جێبەجێیان دەکات ئەم ئەرکانەیەوە یاخود بە زۆرێکی دیکە ئەم دوو ئەرکە قورسەلەیە کاتدا لە سەرشانی ئافرەت قڕستنی ناتوانین بڵین ئەمە هۆکاری ئەوەی کە ڕێژەیەکی کەمی ئافرەتان بتوانن بەسەر ئەم هەموو ئەرکانی خواندا ساڵ بن و بتوانن لە کاری دەرەوەش لە کاری سیاسی حکومڕانی شارمەشانی پیاوان مامەڵە بکەن
وڵی بۆ ئەم سەردەمە منەڵم ناکرێ ئەوە بکەین بە بیانن چونکە ئەمڕۆ سەردەمێکی پێشکەوتووە کارەکانی ئاسانکردنی با بڵێن ژیان ینی ئاسانکردنی بەڕێوەچوونی ژیان ئەتوانین بڵێن بە شێوازێکی پاش چۆتە پێشەوە ڕاستە ئەرکی سەرەکی ئافرەت بەپی ئاینی پیرۆزی ئیسلامیش پەروەردەکردنی مناڵە بەڵام بەشداریکردن ئەتوانین بڵێن ڕێپێدراوەوە ئەرکێکی شی بەرامبەر بە کۆمەلگا بە ئاەتی قورئانیش تەسبیت بۆ المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر کەواتە بەشداریکردن لە پرۆسی چاکسازیە بەپی ئاەتی قورئان ئەرک و بەرپرسیارەتی هەردوو ڕەگەزە ناکرێ بڵێن ئەرکی پیاوانە و ئافرەتانە بێت لە ماڵەوە بن کە ئەرک و بەرپرسیارەتی هەردوو لایەن بۆ ئەم بەشداریە بۆ بە شتێکی حتمی ئەبێت چۆن تەنسیق بکەین ڕێخستن بکەین تا ئافرەتێک بتوانێت ئەرکی با بڵێن پەروەردەکردنی مناڵ کە زۆرینەکەی چونکە ئەمەش لەسەر ئافرەتانیە چونکە مەفهومێکی غەڵەت بەپی کەلتوری کۆمەلگا دروست بووە کە ئافرەت عایدی ماڵەوەیە و پیا و عایدی دەرەوەیە ئەخۆ ئەمە مەفهومێک یعنی ئەتوانین بڵێن خێزان بەڕێ ئەم حاڵەتە لە ڕووی ئاینیشەوە هەروایە ماڵ لە هەردوو هاوسەر پێک دێەوە بە بەڕێوەبردننی ماڵ بە هەردووکیانەکرێ مناڵیش مەسئولیەتی هەردووکیانە پەروەردەکردنی مناڵیش مەسئولیەتی هەردووکیانە ئەمە لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە حاڵەتەکە خۆشی وای لە هاتووە کاتێک کە تۆ ئافرەتێکت فەرمانبەرە بە هەمان شێوە لەگەڵ هاوسەرەکە بێ تەنسیق و ڕێخستنیان هەیە بۆی ژیانی هەردوو لە ماڵەشەوە لە دەرەوەشەوە بەڕێوە بکەن و مناڵیش بە هەمان شێوە پەروەردە دەکەن دوای ئەوەش هەموو ئافرەتان مەشغوڵی پەروەردەکردنی مناڵ نین خۆ ئەمە ڕێژەیەک لە ئافرەتانە شویان نەکرێ ڕێژەیەکیان مناڵەکانیان گەورە بووە یعنی ناکرێ بڵێن بۆی کە ئافرەت بەشدار بێ لە ناوەندێکا لە ئەرکێکی خۆی ئەرکێکی دەرەوەی جێبەجێ بکات کەم تەرخەمیەکە یەکەمە بێت تەنسیقی هەبێ دوم لەو حاڵەتەش ئاکرێ با بڵێن ئەو ئافرەتانەش هەن کە کۆمەڵی ئافرەتی کەشمان هەن کە ئەو حاڵەتە لەو حاڵەتانی نوێسە مناڵەکانی گەورە بۆتوان لەو ناوەندا بەشدار بن و بێ بەڕاستی کۆمەلگەش ئاسانکاریان بۆ بکات بە دروستکردنی ناوەندەکانی پەروەردەکردنی مناڵ هەر لە بڵێن باخچەی ساوایان و با بڵێن دایانگە و ئەمانە هاوکاری دایکان بن بۆ پەروەردەکردنی مناڵ و هاوسەرەکانیشان بە هەمان شێوە هاوکاریان چونکە ئەمە ئەرک و بەرپرسیارەتی هەردوو لای بەرپرسیارەتێکی هاو بەشە زۆر باشە نەجیبە خان هەندێک ئافرەت هەیە لە ناوەندەکانی باڵادە وەکو پەرلەمانجاری وایە تاوەکو خانانشینیش دەبن خەڵکان ناناسن دیار نین و ئەرک و چالاکیان زۆر دیار نییە لە بەرامبەردا هەندێک ئافرەتان بەشداری دیاری کارای سیاسین و ڕۆڵ و پێگان لە حکومڕانی و لە دەسەڵاتەکانی تەشریع و دەسەڵاتی تەنفیز و لە زۆر ناوەندابوونیان هەیە هۆکاری چیە هەندێک ئافرەت دەگەنە ئەم ئاستە و بەڵام ئەرکەکانیان و ڕۆڵەکانیان نابینین وەکو خۆی جێبەجێ بکرێت بەدڵنیایەوە ئەکەوێتە سەر ینی کەسایەتی و ڕۆڵی ئەو ئافرەتە خۆی ینی کاکەرزان بیرمان نەچێت زۆر جار ئەو ڕەخنەیە لە ئافرەتانە گیرێکە کاتێ ئەچنە ئەو شوێنانە نابینرێن و یاخود وەکو پێویست بەڵام بیرمانە چی پیاوانیش بە هەمان شێوەن پیاوانیش دەتوانین بڵێن هەردوو جۆرەکەی تیان بۆ فۆکسەکە زیاتر لەسەر ئافرەتان بێت یعنی لەبەرەوە ڕاستە ینی ئێمە بەڕاستی کە ئێستا کۆتا بۆتە هۆی ئەوەی کە ئافرەتان بچنەوێ جام ئافرەتانە زۆر جار لەوانەیە حیزبێک ئافرەتی ینی بەو شێوازە نەبێت کە پێگەیشت بێت لە بواری سیاسی و لە بواری دانانی تەشریع و ئەوانەیە بەڵام لە هەمان کاتێ ینی ئەم کۆتایە ئێمە ناڵی نەبێ هەتا سەروابێ بەڵام لە ئێستا بە ضروري زانین لەبەر ئەگەروانە بێ دەنگنە ئافرەتان دەنگیان پێ نادرێ بۆی بچنە ئەو شوێنانە بۆیە ئەمە تا ئەوەی کە ئەو ئافرەتانی بتوانان و یاخود ئەتوانن ڕۆڵی ڕاستەقینە بجێڕن دەربکەون ئەو کاتە کۆمەلگا خۆی بگاتەوە قەنەعەتێکە دەنگیان پێ بدا بۆ ئەوەی کە دەربکەون ئەوەش بەڕاستی ئافرەتانیش کەوتۆتە سەر ڕۆڵی خۆیان یعنی وەکو حاجی قەدەم خێر ئاماژەی پێدا کە ینی ئەبێ ئاسانکاریان بۆ بکرێ ئافرەتان یعنی ئاسانکاریش بە دەرەجە یەکەم لەلایەن دەسەڵاتەوە یعنی تۆ کاتێک لە ئێستاە هەر تەماشاکە ئافرەتێکە فەرمانبەرە جگە لەوانش کە لە ناوەندی بڕیانان و لەوانی ئەرکیان قورسە بێ کاتێک کە فەرمانبەر یعنی تۆ ئەبینی ئێستا دایانگایەکی بەو جۆرە نییە کە ئافرەت دڵنیا بێ لە مناڵەکەی کاتی ئەینێرێتە ئەوێ یاخود لەبەر نەبوونی مەعاش و یعنی کۆمەڵی ئەرکوانە ئەوانەی لە دایانگەکانیشن بە ئەرکی خۆیان هەڵناسن ئەوانەی لە مەکتەبەکانان یعنی هیچ چۆن بڵێ حەماسێکیان نییە بۆ ئیشەکەی خۆیان ئەمانە هەمووی هۆکارەوەی کردو کە بەڕاستی ئافرەتیش کە خەیاڵی لای مناڵەکەی بوو خەیاڵی لە ماڵەوە بوو لە ئەرکەکەی قورسترە بێ کەواتە تۆ لەمەدا هاوڕانی لەگەڵ قەدەم خێرخان بە تەکید کاری ماڵەوە کە ئەرکی سەرەکی ئافرەت بۆ لە ڕابردوودا بەڵام ئێستا ئەمە ئەرکی سەرەکی نییە بۆ پێی کە هاوشانی کاری ماڵەوە کاری دەرەوە بۆ بە ئەرکی سەرەکی بۆ ئافرەت پێتان وایە کە پەروەردەکردنی منداڵ و ئەو سۆز و عاتیفەی کە ئافرەت بۆ منداڵ هەیەی تەئسیر و کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاداکردنی کارەکانی لە دەرەوە وەبزانام ئەویش ئاماژەی بەوەدا کە ئەبێ ئاسانکاری بۆ بکرێ ینی خۆ ڕاستی ئێستا دایانگا هەیە ئێستا
وەسائل هەیە یعنی مەسەن لە ماڵا تۆ ئەتوانی کار ئاسانیت بۆ کا بۆ ئیشکردن بەڵام ئەمانە لە ئێستاە بەهۆی ئەو بارودۆخە توانین بڵین سیاسی و کۆمەڵایەتی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ئاستی پێویستانیە بۆیە ئێماڵین ئەبێ ئاسانکاری زیاتر بکرێ بۆ ئافرەتان لەو بوارەیە ئەمە خۆ بۆ پیاوانیش لەوانەیە ڕاست بێ ینی خۆ پیاوانێکیشان ئێستا کە کاتێک خێزانەکانیان لە دەوامن ئەوان لە لای مناڵەکان دانیشن لەوانێ ئەوانی شەر کێشیان بۆ دروست بێ و کاتێکە لە دەرەوە بێ ینی ئەرکەکە قورس بوو بۆ هەردوولا بەڵام لە بەرامبەری شەعبینی لە ئێستاە بەڕاستی وای لێ هاتۆ ژیان ئەوەنە قورس بوو ینی لە ڕووی دابینکردنی بژێوی ئەوانە و پیا و ژن ئەگەر هەردووکیان ئیش نەکەن فریا ناکەون بۆیە ئەمە ئەرکەکە ینی دوولایەنەیە هەم بۆ پیاویش هەم بۆ ژنیش بەڕاستی کار ئاسانێکی وەکو پێویست نییە بۆەوەی کە بتوانن بە ئەرکی دەرەوە هەڵبستن وەکو پێویست وەکەوەی کە خۆیان تەمۆحیان کەواتە لە ئێستادا خۆیان گونجاندووە لەگەڵ بارودۆخەکە بارودۆخەکە بە پێی قسەکانی جەنابەت بێ هاوسەنگە هەم پیاوی ژاری وهەیە بەهۆی ئەرکی ماڵەوە زەختی دەکەوێتە سەر و ئەرکی داری وەک پێویستێ بەجێ بەڵێ بەدڵنیایەوە من لەیانی لەو قەناعەتام کە پیاویش ئەو ئەتوان بڵێن ئەو فشارە دەرونی و هەم جەستەیەشی لەسرە لە ئێستا هەم لە ماڵیشەوە هەم لە دەریشەوە بۆیە ئەمە ئینشاءڵە کاتیە بێ و ئەم بارودۆخەتی ئەپەڕێ بۆی کە بتوانین یعنی زیاتر برە و بە توانای ئافرەتانیش و هەم پیاوانیش بدرێەوە بتوانن بە ڕۆڵی خۆیان نەسنجکە ینی گومان لەوانێ بەڕاستی لە ئێستاە لەوانەیە ئەگەر کەسێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت ینی دیراسەیە بکە لەسەر بارودۆخی هەم بەڕێوەبردن و کارگێڕی لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی دارایی بەڕاستی لە بارودۆخی تەندروستانین یعنی تۆ بچۆرە دائیرەکان ئەبینی ژمارەیەکی زۆر فەرمانبەرەوە بەڵام ئیشەکەی تۆ بە هەفتەیەک تەواو نابێت لەوانەیە ئیشی سەعاتێکیش بێ ئەمانە هەمووی بەڕاستی وای کردو ینی بارودۆخەکەی وای کردووە کە خەڵک زەخت و فشارێکی دەرونی لەسرە و وای کردو کە ناتوانێت ینی هینی ئەوەی نییە چۆن بڵێت توانای ئەوەی نەماوەکە وەکو پێویست بە ئەرکەکانی خۆی ئێستا بۆیە ئیشەکان هەمووی دوولایەنەیە و تەنها پەیوەست نییە بە ئافرەتانە. قەدەم خێرخان وابزانم ئەحمەد شەوقیە دەڵێ الأم هي المدرسة الأولى دایکی یەکەم مەدرسەیە ئەگەر ئیدا ئەعدەدەت ئەعەدت شعبا طیب الأعراق ئەگەر هاتوو ئامادەکرا بۆ پەروەردەکردنی منداڵ ئەوە شعبێکی سەربەرز و پتە و بەهێز دروست دەکرێت لە ئێستادا دایکان ئەو ڕۆڵە دەبینن لە پەروەردەکردنی ڕۆڵەکانیان دەکە ئەمەش کایەکی گرنگە نەک کەمترنیە لە کا سیاسێکە بگرە کایەکی زۆر گرنگی ناو کۆمەڵگەیە بۆی کە جیلێکی ڕاهێنرا و پەروەردەکرا و دایک پەروەردەی بکات. بەدڵنیاییەوە وەکو باسم کرد ئەرکێکی سەرەکی ئافرەت لە پەروەردە یعنی توانی بڵێن ڕۆڵە سەرەکیەکەی پەروەردە لە لای ئافرەتانە لە لای دایکانە چکە ئەو جێگای دایک کەس ناتوانێت پڕیکاتەوە ئەوەی جەنابەت فەرمووت بڵێ نەک یعنی ئەوە لە ڕووی ئاینیشەوە بەو شێوەیە سەیرەکە ڕۆڵی دایک لە پێش ڕۆڵی باوکەوە بەرامبەر بە مناڵ ئەرک و بەرپرسێتی دایک گەورەترە و زۆر پێویستە ئێمە دایکانێکمان هەبێ هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە هەم لە هەموو لایەنەکانی کەی ژیانەوە ئاگاداربوون لە کۆمەڵگە و لەوەی کە ئەگوزارێت شارەزایەکی تەواوی هەبێت و بەشداریکی تەواوی بۆی بتوانێت ئەم جیلە تەندروستە پەروەردەکات ئێمە دایکی خوێندەوار و شارەزامانەوەی بۆی جیلێکی تەندروست و جیلێکی شارەزا و جوولێکی ڕۆشنبیر پەروەردە بکەین ئەمە بە چی ئەکرێت بەڕاستی ینی ئەکرێەوە بڵێم ئەوەی کە باسم کرد لە بەشداری ژنان هەر لە سەردەمی زووەوە لە هەموو سەردەمەکانیشە تا ئێسش ئافرەتان لە ڕووی ئاینەوە بێ ڕۆشنبیر بن ڕۆشنبیری تەواویان لە ڕووی ئاینی و بە ئاینەکەی خۆیان و بە بارودۆخی کۆمەڵگەکان و خوێندەواری و زانستی باشیان پێبێ چونکە ئەم ڕۆڵە سەرەکیە بە کەسی نەشارەزا ناکرێت ئەم ئەرکی پەروەردەیە ئەرکی دایک و باوک بە دایک بە سەرەکی تر تەواوکاری ئەو ئەرکەیە بۆ لە پەروەردەی مناڵەکەی کە قوتابخانە پێی هەڵەسێ یعنی ئەم ڕۆڵە سەرەکیەکەی هەیە قوتابخانە بۆی تەواوەکە ئەو ناوەندەی کە مناڵات چێتە ناوی بۆی تەواوەکە بە دڵنیاییەوە دەبێت ئەم دایکە زۆر لە مستەوایەکی بەرزاویە و هەر کاتێک کۆمەڵگە بێ یعنی ئەکرێ بڵێن کۆمەڵگەی هاوسەنگە کۆمەڵگەیە کە ئافرەتان و پیاوانی وەکو یەک ئاستی ڕۆشنبیری و شارەزاییان لە ئاستی پێویستە تاکو مناڵێکی تەندروست بەرهەم بێت و کۆمەڵگایەکی تەندروست. لە ڕابردوودا قەدەم خێرخان هەمیشە کە باس لە پەروەردە کراوە یەکسەر ناوی ئافرەت هاتووە بۆ پێیکی ئێستا ئافرەتان ئیشی سەرەکیان تەنها ئیشی ماڵەوەنیەوە لە دەرەوەش کار دەکەن ئەمەش ئێستا بووە بە ئەمری واقع تازە وەکو نەجیبەخان ئاماژەی پێکرد ئافرەتیش لە دەرەوە کار دەکات شان بەشانی پیاوان کەواتە دەتوانین بڵین لە ئێستادا پەروەردەکردنی منداڵ تەنها ئەرکی سەرشانی دایک نییە بۆ پێی کە ئەو کاتانەی کە ئەو لە سەرکارەکەیەتی کەسێکی دیکە ئاگایلەتی دەبێ ئەو کەسە کە جێگرەوەی خۆیەتی جا دایانێک بێت یاخود باوکی بێت لە ماڵەوە دەبێ پەروەردەی بکە بۆی کە لە کایی پەروەردەکردن دانەبڕێت. پەروەردەکردن سلسلەیەکی یعنی یەکتر تەواوکەرە
هەر بەبێ ئەوەی کە ئافرەت بشتێتە دەروانێ پێویستە وەکو باسم کرد دای ڕۆڵی سەرەکی تیا هەیە باوک لەگەڵ یا هاو بەشە چونکە لە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا باسیەکە پیاوان بەرپرسیارن و بەرپرسیارن بەرامبەر ماڵ و خێزانەکان و ئافرەتانی بەرپرسیارن بەرامبەر یعنی ئەم بەرپرسیارەتێکی هاو بەشە و بەرامبەر لە کۆمەڵگەش بە هەماشەوە بەرپرسیارەتی وەکوتم قوتابخانە هەمان ڕۆڵە بینێ ئەوەی جەنابەت باسیەکەی بۆ یعنی یەکتر تەواوکردن و یەکتر پڕکردنەوەی هەمووان لە بەشداریکردن لە پەروەردەیی نەوەی تەندروستە ئەرکی هەمووانەوە ئەکرێ بڵێن پێویستیەکی سەردەمە ئەوەی کە خۆت بە ئێستا نەجیبەخان ئاماژەی پێیا بوو بە ئەمری واقع ئەمڕۆ ئافرەت لە دەرەوە گەر لە ئاستی باڵاش لە سیاسی ئەوەش بەشدار نەبێ فەرمانبەرە یعنی وەکو جاران ناتوانێت ئەم ڕۆڵە پەروەردەیە تاوکە بەڵام ئەو کۆمەلگایە بێ ئەم لایەنەی بۆ پڕکاتەوە چونکە لە کۆمەڵگەی ئەوروپیا ئافرەت بە هەمان شێوە لە دەرەوەیە بەڵام مناڵەکەی لە شوێنێکە هەر لە مناڵیوانێک کۆمەڵە قیەم و هەڵسوکەوت و تەعامل و ڕازگۆیی و چی فێرەکرێ لە باخچەی ساوایانە ئامان شێوە کۆمەڵەشتی فێرەکرێ ئەتوانین بڵین یەکتر تەواوکردن لە پەروەردەکردنی ئەم مناڵەیە و بەعکسەوە زۆر جارێک دایکەکەش ناتوانێت بکە ئەو بۆی تەواوەکە ئێمە لەو کۆمەڵگەی خۆمان لە بەڕاستی ئەوە کە باسی کرد نەجیبەخان لە ڕووی سیاسی و کۆمەڵە گرفتی زۆرمانەیە ئەوە کار بووە بەڵام پێویستە دایکان بە تایبەتی هەوڵ بن ئەو حاڵەتە پڕکەنەوە بە هاوکاری ناوەندەکانێکی پەروەردەکردن ئەو لایەنە کەم و کەم تەرخەمی کە هەیە لە کۆمەلگای لە ئاست پەروەردەیەوەی تازە ئەوان بتوانن پڕیکەنەوە ئەو ڕێژەی خوێندەواری ڕێژەی ڕۆشنبیری کۆمەلگە بەرەو پێش بێت. زۆر باشە نەجیبەخان زۆر جار لە میدیاکانەوە باسی پێگە و ڕۆڵی ئافرەتێک دەکرێت و زۆر لە حەجمی خۆی جاری وهەیە گەورەتر دەکرێت بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا هەندێک شتمان لە میدیاکانەوە بینی کە هەندێک ئافرەت بەهۆی ئەوەی کە باگراوندی ئاینی ئاینێکی غەیرە موسڵمانە گەورە دەکرێت وە ئەفزەڵێتی دەدرێت بەسەر زۆربەی ئافرەتانی دیکە ئایا مێژووی کورد لە ڕابردوودا وەکو کورد بەو پێی من باس لە میدیاکانی هەرێمی کوردستان دەکەم ئەمە لە ناوەندەکانی دیکەش دەنگی داوەتەوە مێژووی کورد لە ئافرەتی گەورە و ئافرەتی کوردوتنی جەربەزە و ئازای کەمە بۆی کە باسی بکەن بۆی تاوەکو بچن بە کۆمەڵە کەسانێکەوە بگرن و زیاد لە حەجمی خۆی گەورەتر بکەن بە کورتی لە ڕابردوودا کورد ئافرەتی گەورەی شایستەی ئەوەی نەبوو کە ئێستا زیاتر گەورە بکرێن و زەق بکرێنەوە لە ناو کۆمەڵگەدا بۆی کە ببن بە قدوە ئافرەتانی دیکە بیانکەن بە سەرمەشقی خۆیان بۆ گەیشتن بە ناوەندەکانی دەسەڵات وە چاونەترسی زیاتر لەوانەوە فێر ببن بە دڵنیاییەوە لە ناو میلەتی کووردا و بە تایبەتی ئێمە کە لە باشوور ینی ئەگەر بە چاوێک بە مێژووە بخشێنینەوە ئەبینی بەڕاستی ئافرەتانی زۆر بەتواناوە دەرکەوتوو هەبووە کە توانی ویانە ینی لە کۆمەلگای دەوری خۆیان ببێنن ینی بە جۆرێک کە دەرکەوتون و ڕۆڵیان گێڕاوە ینی زۆر جار پیاوانیش کە ئەو پیاوانش کە خاوەن بڕیار و دەسەڵات بوون لە ڕابردووە کە ئەتوانین بڵین سەرۆک هۆزەکان یا ئەوانش کە لە دام و دەستگاکانی حکوومەتە هەبوون گوێیان لێگرتوون ینی حسابیان بۆ ڕەیان کردووە کاتێک کە داوای شتێکیان کردبێ جێبەجیان کردووە هەر بۆ نمونە ئێمە حەبسەخانی نەقیبمان هەیە کە کاتێک یەکەم ئافرەت بووە ماڵەکەی خۆی کردوتە قوتابخانەی کچان ینی بۆی کە کچان لە خوێندن دانەبڕێن وە خوێندەوار بن وەکو کوڕان چۆن ڕێگەیان بۆ کراوەتەوە عادیلە خانەمانەیە کە لە بواری سیاسیە ئەو توانیوێتی ڕۆڵی خۆی بگێڕێ و بۆتە قایمقامی هەڵەبجا و ینی چەنەها ئافرەتی ترمانێ ئافرەتمانە بۆ شاعیر بۆ ینی ڕۆڵی زۆر دیاری هەبوو و بەرچاو بوو ینی ئافرەتانی زۆر هەبووە کە دەرکەوتون و زیاد لە ئافرەتانی تر ئەگەرنا ئافرەتی کورد بە شێوەیەکی گشتی توانیویانە ڕۆڵی خۆیان بگێڕن یعنی ئێمە ئەگەر هەتا بۆ نمونە ساڵی هەشتاکانیش کە لادیەکان مابوو ئەبینین ئافرەتان شان بەشانی پیاوان ئیشیان کردووە لە لادیەکانە لە دەشت و دەر لە هەموو شوێن یعنی ئێمە ئێستا ئەڵین ئافرەتان هاتوونەتە دەر و ئیشەکەن و بۆ نمونە لە دایرەکانە فەرمانبەرن بەس ئەو کاتە ئافرەتان زۆر زیاتر لە دەرەوە بوون یعنی لە کشت و کاڵکردنە لە بەخێوکردنی مەڕووماڵاتە لە هەموو بوارەکانە شان بەشانی پیاوان هیچ پیاوێک نەیتوانێت بە ئەرکی خۆیاستی ئەگەر ئافرەتەکە خێزانەکەی یا کەسوکارەکەی هاوکاری نەکردێ و پشتیوانی نەکردێ ئافرەتان لە هەموو سەردەمەکانە ڕۆڵی خۆیان بینیوە وەکو پیاوان لە هەموو بوارەکانی ژیانە بەڵام بەڕاستی ینی دەرخستنی کەسێک بە تایبەتی و زیاتر یعنی ئەمانە ڕاستە ئێمە وەکو ئافرەتان هاوسوز و پەرۆشین بۆ هەر کەسێک بۆ هەر ئافرەتێک یاخود بۆ هەر مرۆڤێک
نەک تەنها ئافرەت پیاو بێ یا ئافرەت بێ کە ستەمی لێ بکرێەوە یا خود مافی پێشێل بکرێ یا تونند و تیژی بەرامبەر بکرێ ئێمە هاوسۆزین لەگەڵی و لە کاتی خۆشیە هەر شتێک لەو بارەوە ڕووی دابێت ئێمە قسەمان لەسەری هەبوو ئیدانەمان کردو بەڵام زیاد لە پێویستی خۆی گرنگیدان و یا خود باسکردنی ئەمانە بەڕاستی ئێمە بەوەیە زانین کە ئەمە شتێکی لە پشتەوە گەرنا لە ئێستاە ڕاستە کۆمە ئافرەتان ستەمیان لێکراوە لە هەندێک شوێنە و بە تایبەتی ئێمەگەر ئافرەتانی یەزیدی و مەسیحی لە کاتی شەڕی داعشە بەنمونە بینینەوە کە زۆڵ مستەمێکی زۆریان لێکرا و تونند و تیژیان بەرامبەر کرا بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ڕاستە ئەوە ئیدانە ئەەکەین و بە هیچ شێوەیەک بەکارێکی مرۆڤایەتی نازانین بەڵکو بە درڕندانەترین کاری ئەزانین کە مرۆڤ ئەنجامی دابێ بەڵام لە هەمان کاتە ئافرەت لە شوێنەکانی لە شوێنی تریشەیە بۆ ئەوانە باز ناکرێت بۆ نمونە هەر بۆ نمونە لە ئێستاشە کە ئێمە قسەی تیاکەین زیندانەکانی سووریا پڕە لە ئافرەتان کە ڕۆژانە ئەشکەنجە ئەدرێن ڕۆژانە تونند و تیژیان بەرامبەرەکرێت دەست دێژریان نەکرێتە سەر بۆ لە هیچ میدیایەک ئەمانە باز ناکرێت زیندانەکانی مسر بە هەمان شێوە پڕە لە ئافرەتان لەگەڵ پیاوانەکە ڕۆژانە مافیان پێشێلەکرێ و مافی مرۆڤبوونیان لێ سەنراوەتەوە بۆی کە لە زیندانی شاوەکو مرۆڤێک بژین بۆ ئەمانە قسەیان لەسەر ناکرێت بۆ ئەمانە زەق ناکرێنەوە ئەمانیش مرۆڤ نین ئایا ئەمانیش بۆچی دەگەڕنەوەیەوە تەنها لەبەر ئایدۆلۆژیەکەیە کە ئەوان مسلمانن و ئەوانەی تر سەر بە ئاینێکی دیکەن یاخود هۆکارەکەی بەڕاستی من هۆکاری سەرەکی بە هۆکاری سیاسی زانم یعنی هۆکارێکی سیاسی لە پشتەوەیە و بۆ مەرامی سیاسی ئەمانە بەکارە هێندێ ئەگەرنا ئێمە وەکوتم ئافرەتانی یەزیدی ئێمە لە کاتێک لە پەرلەمان بووین زۆریان چوین دواندومانن قسەمان لەگەڵ کردوون یعنی بۆ خۆشیان ینی ڕازینین لە هەندێک لەو ئەدایی کە لەگەڵیانەکرێ بۆچی وایان بەسەراهات بۆ ئەو حاڵەت تووشی و حاڵەتە بوون اینجا کە توش بوون هەندێکیان گرنگیان پێدرێ و هەندێکیانی بە پێچەوانەوە یعنی ئەمانە هەمووی هۆکاری سیاسی و ئەتوانین بڵم هاوکێشەیەکە یعنی کە ئیشی لەسەرکرێ بەوەی کە هەندێ مەرامی خۆیانی پێبێن نەجێەوە زەقی بکەنەوە لە بەرامبەرە خەڵکێکی تر هەیە کە بە هەمان شێوە مافی پێشێل کراوە حەقی خوراوە سیرەکەی بەو شێوازە کەیسەکەی بازنە زۆر باشە قەدەم خێرخان ئەگەر هەمان پرسیار لە بەڕێستام کەم بۆچی ئەو ئافرەتانەی کە هەڵگری ئایدیایەکی ئیسلامین سیر دەکەی لە فەڵەستین بەرامبەر بە پیاوان بە بەرد شەڕ دەکەن بۆی کە مافی خۆیان وەکو هاونیشتیمانیەکی وڵاتە بستێنن لە میسر کە بەشداری لە کایەکی سیاسیدا دەکەن زیندانەکانیان لێ پەڕ دەکرێت لە عێراق لە سووریا بە هەمان شێوە بۆچی باس لەم هەموو سەدان ئافرەتانە ناکرێت بۆچی لە ناو میدیا ناوخۆیی و جیهانیەکاندا بەم شێوەیە ئەمانە زەق دەکرێنەوە منیش هەر هاوڕای نەجیبەخان بکەم زیاتر بابەتێکی سیاسیە و با بڵێن زلهێزەکان لە وڵاتانی جیهان سیرەکی خەڵاتی و شتی یعنی کۆمەڵێ پێگە و ئەوە ئەکرێت کە لەگەڵ زۆر شوێنیکە حاڵەتە ناکرێەوە کۆمەڵە زوڵمی کاکرێ ئەوەی ئەو باسی کرد باسی ئێران بکەین باسی کوێ بکەین کە کۆمەڵە ستەمی کاکرێ و لە بەرامبەر ئازادی ئافرەتە بەرامبەر چەسانەوەی ئافرەتە بەهۆی ئافرەتبوونی وانەیە کە زۆر ئەم شتانە زەق ناکرێتەوە تەنها ئەو حاڵەتە وەکو بابەتێکی سیاسی وەکو بابەتێکی فکری و بۆ با بڵێن لێدان لە قەزیەک کە تا ئێستاش ئەو بابەتە بەداخەوە بەناوی ئەوترێکەمە تەوەجوهێکی فکری و دینی بە تایبەتی لە حتا لە ئیعلامەکانیش ئەوە بازەکرێت بۆتە هۆکاری چەسانەوە ئەکرێ بڵێن ئەمە وای کردووە کە ئەو بابەتە زیاتر زەق بکرێتەوە نەک ئەوانی کە کەواتە هۆکارەکەی شەڕێکی فکریە دانەوێت لە فکرێک لە فکرەکانی ئیسلامی بدەن بۆ مەبەستیان ڕەشکردن و بە فۆبیاکردنی هزری ئیسلامیە بەگشتی من پێم وایە یعنی ئێمە لەم سەردەمی ئەولەمایە کە ئێستا پیای تێپەڕەبین ئەو حاڵەتە زۆر ئێمە لە زووانێ ئەمە یەکەم شت نییە پێش حاڵەتی داعشیش زۆر باز لەوە کراکە ئەوە ئافرەت بەهۆی ئاینەوەی لەم کۆمەلگایە ناچەوسێتەوە زۆر باز لەوە کرا یعنی ئەمە مەفهومە زۆر بە قورسی ڕاستکراوە لای ئامی کۆمەلگا کە نەخێر ئاین نییە کەلتوری کۆمەلگەکانە بۆتە هۆکار بۆ چەسانەوە و بۆ بەشداری نەکردنی ئافرەتان تا ئەم فکرە ڕاستکراوە هاتن ئەم فکریان هێناوەکەوە بابەتێکی کەی توندڕەویە کە هۆکارە بۆ چەسانەوەی ئافرەت بەداخەوە یعنی ئەمە ئەکرێ بڵێن لێدانە لە فکری ئیسلامی و ڕوون نەکردنەوەی بابەتەکەی وەکو پێویست و دەست نەخستنە سەر ڕاستیەکانە کە هۆکارە بۆ ئەو حاڵەتە ئەگەر نامنیش بە هەمان شەوەی نەجیبەخان هاوڕام لەگەڵەوەی ئێمە ئیدانەی هەموو ستەمێگەکەین بەڵام بەبێ جیاوازی پێویست ناکە ئەمایان لەبەرەوەی فڵانە تەوەجوهە زۆر گرنگی پێبین و زەقی بکەین و خەڵاتی بینێ ویکەش لەبەرەوەی ئەوە نیە و فکخاوەنی و فکرە نییە یان ئیشمان پێی نییە وەکو سیاست ئیشمان پێینەوە باز نەکەین و لێگەڕێن پەردەپۆشی بکەین زۆر باشە نەجیبەخان
پێتان وا لە ئێستادا ئافرەتان دەبێت چی بکەن بۆ ئەوی کە میکانیزمەکانیان چی بێت بۆی کە بەشداریکی دیکەی فعلی لە ساڵانی ئایندە لە کای سیاسیدا و لە کای ڕامیاری و لە هەموو کایەکانی دیکەدا زیاتر خۆیان ببیننەوە بۆ پێی کە ئێستا خۆتان ئێوەکو ئافرەتان لەو ڕێژەیەش ڕازینین ئەم ڕێژەی کەمینی کە بۆ پەرلەمانتان درراوە ئافرەتان دەبێت خۆیان چی بکەن بەوەی کە ئەم بربەستانی بەردەمیان زیاتر تێک بشکێنن بە دڵنیایەوە ئافرەتان هۆکاری سەرەکی دەبێت ینی بۆ ئەو حاڵەتە دەبێت ئافرەتان خۆیان بن ئافرەتان خۆیان پێ بگەێنن خۆیان ڕۆشنبیر بکەن خۆیان بێنە کایەکەوە ینی خۆیان بەرگری لە خۆیان بکەن ئەگەرنا بەڕاستیمە ینی لە ڕابردووەمان بینی پیاوان ینی ژمارەیەک لە پیاوان و یاخود بەتوان بڵین دەستەبژێرێک لە پیاوان هاتبوون بووبوونە چۆن بڵێ ینی وتەبێژی مافەکانی ئافرەتان بەرگریان لە ئافرەتانە کرد لە حاڵەتێکە کە لەوانەیە مەبەستێکیشیان هەبوو بێ ئامانجێکیان هەبوو بێ لەوە نەک بە ڕاستەقینەوە بە شێوەیەکی ڕاست و دروست مەبەستیان ئەو بێ بۆیە ینی ئەبێ ئافرەتان خۆیان بێنە پێشەوە بەڕاستی ڕۆڵی خۆیان بگێڕن یعنی بەداخۆیمە ئافرەتانێکی زۆرمان هەیە کە بەتوانان کە ئەتوانن ڕۆڵ ببینن ئەتوانن بێنە دەرەوە بەڵام قەنەعەتیان بە خۆیان هێناوە بەوەی کە بە هەندێشتی کەم ینی خۆیان سەرقاڵ کردەوە نایەنە پێشەوە لە کۆمەلگایان ڕۆڵی خۆیان ببینن بۆیە بە دەرەجە یەکەم ئافرەتان کەوتۆتە سەر خۆیان و حاڵەتێکی تریش ئەو ئافرەتانش ئەگەر لەبەر هەر هۆکارێک کە ناتوانن بەشدار بن دەبێت پشتگیری و ئافرەتانی تر بکەن یعنی ئەم پشتگیریە ئایا بە دەنگدان بێت چکە بە دڵنیاییەوە یعنی ئێمە لە ئافرەتان ڕازینین لەو ڕۆی کە دەنگ بە ئافرەتان نادرێ یعنی ئێمە بەڕاستی ینی ئافرەتان تۆ ئەگەر من خۆم توانام نەبێ و ئیشە بکەم بزانم ئافرەتێکی تر هەیە ئەتوانێت کاڵم توانام نەبێ لەوانەیە ڕێگرێکمێ لەوانەیە بۆ نمونە نەخۆش بم لەوانەیە ئەرکێکی قورسی ترم لەسەرشان بێ نەتوانم بۆ ئەرکەستم بەڵام بابێن پشتگیری و ئافرەتانە بکەم کە هاتوونەتە پێشەوە یانەیە ڕۆڵ ببینن لە دەنگدانا بێ لە تەشجیعکردنی ئافرەتانی ترابێ لە هاندانا بێ و یاخود لە پەروەردەکردنی مناڵە بێ ینی ئێمە بەداخەوە یعنی ئێمە زۆر جاگرەی لە کۆمەلگاکەین کاڵین جیاوازیەکات بەڵام ئافرەتانیشان جیاوازیەکەن لە خۆیان جیاوازیەکەن یعنی بۆ نمونە من کاتێککە کوڕم هەیە و کچم هەیە یعنی من بێم لە مناڵیەوە کوڕەکەم وا فێرکەم کە ئەبێ ئەو باڵا دەست بێ بەسەر کچەکە و ئەبێگەر ئەو شتێکی وت کچەکە بە قسەی بکە ینی لە قسەی ئەو دەرنەچێەوە یاخود بڵم ئەوە لە بەرەوەی کوڕابێ کۆمەڵی شت بۆی هەیە بیکە و تۆ نابێ بیکەی ئەمانە بەڕاستی ئەمە من خۆشم هۆکارم بۆی کە ئەم جیاوازیە دروست بێ بۆیە لەم ڕوانەوە ئافرەت دەبێت ڕۆڵی خۆی ببینێ و خاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستی بێ کۆمەلگاوە دەوروبەر ینی هاندەر بێ بۆ ئەوی کە ئافرەتان بتوانن ڕۆڵی خۆیان ببینن و بتوانن بێنە ئەو کایانەوە چکە ئەگەر لە ڕابردووە ینی کرابێت و یاخود توانرابێ ئیشەکان بەبێ ڕۆڵی ئافرەتان بڕە بەڕاستی لە ئێستاە ناکرێ یعنی ئێمە بۆ نمونەیەکی جوان هەیە کە ئەڵێ پیاوێک مەسەلەن ڕێگەنادا کچەکەی بخوێنێت و یاخود بچێتە پێشەوە بچێتە لە کۆمەلگایە دەرکەوێ بەڵام کاتێککە خێزانەکەی نەخۆشە بێ ئەگەڕێ بە شارەکە بزانێت کامە دکتۆرێکی ژنە بۆی خێزانەکەی بەرێتە لای یا کچەکەی بەرێتە لای لەبەرەوە ئەمانە بێ کۆمەلگاژ ئەو تێڕوانینەی خۆی بگۆڕێ بەرامبەر بە ئافرەت و ئەو قەناعەتی بۆ دروست بوو بێ کە لە ئێستاە هاتنە دەرەوە ڕۆڵبینینی ئافرەت بۆتە ئەمری واقع و ناکرێ ئەگەر ئەو ڕۆڵی نەبێت بەڕاستی ناهاوسەنگی دروستە بێ و بە تەنها بە پیاوان ئەو ڕۆڵە نابێت باشە قەدەم خێرخان نەجیبەخان باسی لەوە کرد زۆر جار ئافرەت بەهۆی هەندێک گرفتەوە توانای هەیە بەس لەم حاڵەتەدا بە تایبەت لە کاتی دەنگدانەکاندا ڕەنگە نتوانێت پراکتیزی تواناکانی خۆی بکات بەڵام پێویستی بە پاڵپشتی و زۆر جار پێویستی بە دەنگی یەکێکە کە لە ڕەگەزی خۆی بێت بەڵام لە هەرێمی کوردستانەوەی کە دەبیندرێەوە زۆر جار لە میدیاکان باز دەکرێتەوەی کە ئافرەتان دەنگ بە ئافرەتان نادەن و ئەمە چەندین وەڵامی جیایی تاوەکو ئێستا دراوەتەوە سەرنجی بەرزستان لەسەر ئەمە چی هۆکارەکانیان من پێم وایە هۆکاری زۆری هەیە کاکارزان کرێ بڵین بەشە لە هۆکارەکان ئەو بیئەیە کە ئافرەت لەم کۆمەلگایەوە ئەوەی کە باسی کە تێڕوانینی کۆمەلگا بۆ ئافرەت خۆی لێ هاتووی تا چەنە کۆمەلگا متمانەی بە ئەدای ئافرەت هەیە و بەڕاستی من لێکۆڵینەوەی یەکەم سیر کرد لەسەر ئەو کاتە لە 2006 کنێر عەبدوڵڵا کردی لەسەر بەرەنگاربوونەوەی ئافرەت لە کاتی چوونە دەرەوە بۆ تونوتیژی تا چەنە یعنی ئەو ئافرەتانی کە لە دەرەون هەست بە ئاساییژەکە
دەکەن کاتی ئافرەتە چێتە بوارێکی کۆمەڵایەتی سیاسی ناوەندێکی با بڵێن خەدەماتی کە بەژاریەکە تا چەنە هەست بە ئەم نەکات ئاسایش دەکات کە ئەزێت نادرێ لێکۆڵینەکە بازەوە لە شاری سلێمانی لە ساڵ 82 ئافرەتان بەرەنگاری تونوتیژیە منۆکاسنە ئەو شوێنانی کە دەوامی تیاکەن و لە هەولێرە لە ساڵ 90 کەمە ڕێژێکی گەورەیە لە دوایە لە جۆری تونوتیژەکان ئەڵێت تونوتیژی دەرونی یعنی تونوتیژی دەرونی شتێکی واضحە لە سلێمانی لە ساڵ 68 دەڵێ تونوتیژەکان جۆری دەرونیە لە هەولێرە لە ساڵ 80 وەزانم ئەڵێ تونوتیژەکان دەرونیە بە معنای چی یعنی عەزێ دەدرێ ناڕەحەت دەکرێ بێمتمانەی بۆ دروست دەکرێت تۆ ئافرەتی ئەمەت پێ ناکرێ وەکەی ئیشی تۆیە بڕۆ یعنی ئەم بێمتمانەی و هەست بە نەبوونی بەستیقەیە لە کۆمەلگا پێی نەکردووە هۆکاری کەلتوری و با بڵێن فکر و تێڕوانینی کۆمەلگا هەیە ئەو سیراعە زۆرەی کە لەم کۆمەلگەشایە هۆکارێکی سەرەکیە ئێمە کۆمەلگەیەکین دایمە گرژی و ئاڵۆزی هەیە دایمە شەڕ و بەرەنگاربوونەوەی یەکتر هەیە شەڕی ناوخۆی پتیا ڕوویاوە کێشمە و ئاڵۆزی زۆری و بەرەنگاربوونەوەی زۆری تایە بۆیە لەم کۆمەلگە ئاڵۆزانە بە زەحمەت توانە و لێهاتووی ئافرەت دەرەکەوێت هۆکاری سەرەکی نەک ئافرەت خۆی تێڕوانینی خۆی بەرامبەر بە خودی ئافرەت زۆر جار ڕاست بکات ئەبێ ئافرەتیش ڕاستی کاتەوە بەس ئافرەت بەشێکە لە کۆمەلگا ناکرێت بڵێ ئافرەتان بەتەنها بەڵێ زۆر بەڕێز قەدەم خێر عەبدوڵڵاه چالاکوانی کۆمەڵی مەدەنی هەروەها نەجیبە لەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەڕێزان بەم جۆرە کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی گفتوگۆ تا بەیگەیشتنەوە لە سەرتەوەرێکی دیکە وە گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرم